سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستی بەرنامە پەریزەنم کارناسی باڵای ڕەواناسی بە بەشی کارناسی هاتوونەتەوە خزمەتان هیوادارم لەو بەرنامەیەش کەلکێکی لازم بەرگرن و ئیسفادەی لێ بکەن. دایکەکان لە تەمەنی نەوجەوانی منداڵەکانیان هەتا بابەکان زۆر دێنە مشاوێرە بە گلەی دەکەن کە ئەو کتێبانە دەڵێ دوژمنی و منداڵەیە ئەسڵ بۆ لای ناچێ هیچ متالعەی ناکە هەتا لە تەمەنی کەمتریشدا لە دەبستانیش ئەو منداڵە بە زۆری هەمکاری ناکە دایکە یعنی دیق دەکا بە دەستی بە هێندەی بێرێتە سەر کتێبەکانی دەگەڵی دەرسێ بخێنێکە و ئاشتیە بەرقەرار بکە. ئەگە بەمان هەیە ئەڤەڵە لە سەرەتا ڕادەست پێ بکەین دەزانین کە گشتە و ئینسانانەی کە موفقن بێ متالعە بێ کەسبی دانش بێ کەسبی ئاگاهی و معرفەت واقعاً سازکردنی داهاتوێکی متەفاوت غیری ممکنە دەتوانین زۆر بە قەتعیەتەوە و ئیدعایە بکەین کەسێک کە دەیەوێت جاواز بێ کەسێک کە دەهێ فەرقی هەبێ لەگەڵ ئینسانەکانی دیکە دەبێت دانشی خۆی بێرەتە سەرێ ئەو دانشە دروستەکە بەشێکی لە محیط بەدەست دێ بەڵام دانشی واقعی لە کتێبەکاندایە. زۆر کەس هەتا دەتەمەنی گەورە ساڵیدا دێتە مشاوێرەی دەڵا خان پەریزانە من واقعاً عەلاقەمەندم پێم خۆشە کتێبی بخوێنمەوە وەلی نازانم بۆ بە هیچ زۆر بەریشی دەگرم دەشی کڕم چەند سەفحەشی دەخوێنمەوە وەلی بە جوورێک هەر ناتوانم. ئەو ئینسانانە متەوەجێ نین کە ئەو ئیرادە ڕیشەیدا منداڵیکەیاندا هەیە ئەوانە عادەتیان بە متالعە نییە عادەتیان بە کتێبخوێندنەوە نییە لە تەمەنێکی کەمدا تاکەیەک لوتفێک کە دایک و باب دەتوانێت حەقی منداڵەکەیدا بکە ئەوەیە کە بێنێ عادەت بە کتێبخانی بداتەوە. ئەسڵ لازم ناکە منداڵە گەیشت بێتە تەمەنی تەحسیلی سەوادی هەبێ بۆ خۆی بیخێنێتەوە. خدا شکر بە هۆی تەکنۆلۆژی کتێبهای موسەوەرمان بێحەد زۆرە کتێبهایە کە هەر بەو سینە تەڕاحی کراون بە دایک و باب دەتوانێت زۆر بە جوانی کەڵکی لێوەرگرێ و جالب ئەوەیە کە عەلاوە بەر ئەوەی کە منداڵەکەمان عادەت بە متالعەی تێدا ساز دەبێت ئەمە ئەو داستانانە بە شێوەیەک نووسراون کە هەموو نکاتی تربیەتی تێدایە. ئەمە بە عمانی ڕاوانناز یەکێک لە تربیەت هەیە کە زۆر شیوەهای تربیەتی کە زۆر لە ڕەچاوی دەگرین شیوەی تربیەتی غەیری مستەقیمە یعنی ئیسفادە لە شخصیەتێکی دیکە بۆی کە منداڵە ئەو جب هەیە و ئەو گاردەی بشکێ بە جۆبیستیمە بێ. کاتێک کەمە بە منداڵەکەمان دەڵێن مەسەلەن درۆیان مەکە یا بێنەزمی مەکە لە جێگایان شلوغی مەکە متمەینەن گاردی دەبەستێ جەڕ و بەحست دەگەڵ دەکا و ئەو پەندە ئامۆزشیە وەرناگرێ چونکە بەشەر زاتی وایە بە مەحسی وەی کەدا مەخمەسەی ئیتهامدا قەرار دەگرترە شروع دەکا بە ئینکارکردن و پەرخاشگەریکردن. داستان خوێندنەوە و قسە دەرمانی ئەسڵ تێکنیکێکە دە دەروونناسیدا کەمە دەڵێن بە شیوەیەکی غێری مستەقیم بە وەسیلەی شخصیت هەیەکی تەخەیولی ئەو نکاتە ئامۆزشەی کە لازمە منداڵە فێری دەبێ. وەکو مەسەلەن داستانی حەسەن کەچەڵ منداڵێک بوو کە چونکە حەمامی نەدەکرد و نەزافەتی ڕعایا نەدەکرد کەس خۆشی نەدەویست بە دوایە کە دەیکرد هەموو خۆشیان دەویست. بەنگۆ بە عمانی دایک و باب بێنن ئەو تێمەی بڕێکیش بۆ بکەنەوە بڕێک زیاتری مانۆر لەسەر لێ بدەن و دەتوانن کەڵکی لێوەرگرن و زۆر لەو ڕەفتارانی کە پێتان خۆشە منداڵەکەتاندا نەهادی نەبێ پێی بگەن یا وەکو پینۆکیۆ کە گەدروی دەکرد و کە بۆی گەورە دەبەوە بەگە کاری چاکی دەکرد فریشتەکە دەهات و پاداشی دەدایە. دایک و بابی خۆشەویست منداڵێک کتێب بەدەستی من و تۆوە نەبینی قەت فێرە کتێبخوێندنەوە نابێ. منداڵ ئەگەر ئەو شتە دەماڵێدا نەبینێ دە محیتی خۆیدا نەبینێ هەزارێکیش کەلامن پێی بڵین لێمانی تەحویل وەرمە ناگرێ. پەسەی بکەن عادەتە باشەکایەکی پێتان خۆشە دە منداڵەکەتان ساز بێ ئەو عادەتانی دە ڕەفتاری خۆتاندا پێنیشان بدەن. ئارەزوم هەیە کە داهاتووی هەموو منداڵەکان ڕوون بێ بە دایک و بابەکان حەساوەیی بگەن کە خدا شکر منداڵەکەمانە و جورێک کە دڵمان دەیهەویست بە موفەقیەت گەیشتن. بەرنامە چیدی ئیجازە نادا تا بەرنامەیەکی دیکە هەمووتان بە خودای گەورە دەسپێرم خوداتان دەگەڵ. سڵاو.